سڵاوتان لە ببینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفورم لە دیبەیتێکی تایبەت لەگەڵتانە بم لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانی کە خولی 16ەتی و بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێواچێت. کارەکانی پێشەنگا بەردەوامە کەوە لە چەندین وڵاتی جیاجیاوە و بەرهێن و بازرگان چەندین کۆمپانیای گرنگ و گەورە بەشداریان تێدا کردو و هاتوونەتە پێشەنگاکە کە لە هەریەک لە وڵاتانی چین، کۆریا و تورکیا، ئێران و هەروەها ئیمارات و وڵاتانی دیکە و کۆمپانیا گەورەکانی دیکە هاتوونەتە ئێرە و بەشداریان کردووە لە پێشەنگەکەدا. هەڵبەت ئەمەش بۆ گرنگیدانە بەلایەنی و بەرهێنان و بازرگانی لەبەرەوەی چاوەکان زیاتر خراونەتە سەر ئەم لایەنە ئەم جارە لە پێشەنگەکەدا هەرچەندە چەندین بابەت و بواری جیاواز لە خۆگرێ، بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بەلای ڕێکخەرانی پێشەنگەکەوەیە کە لایەنی ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر لە پارێزگای سلێمانی گرنگی پێ بدرێ و بوژانەوەی زیاتری بخرێتە سەر، هەروەک چۆن هەمیشە حکومەت هێرمی کوردستانیش کار بۆ واکات کە هەمە چەشنکردنی داهات پشت ببەستێ بە لە کەرتی شەسازی کشتتوکاڵ و بازرگانی تا بتوانن داهاتێکی زیاتر و هەمە چەشنکردنی داهات لەو ڕێگەیەوە فراهەم بکەن. بۆیە ئەمڕۆ یەکێک لەو کەسانەی کە تایبەتە بەم بوارانەوە بە بوژانەوەی ئەم کەرتە لە پارێزگای سلێمانی و لە گشت هەرێمی کوردستانیش یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستانە کە ئەمە لایەنێکی گرنگە بۆ ڕاکێشانی و بەرهێن بازرگان و هەموو ئەو کەسانی کە ئەیانەوێت لە هەرێمی کوردستان پارەکانیان وەگەڕ بخەن و ئەو پارەی کە هەیە لێرە جموجۆڵێکی پێوە بخرێتە گەڕ. بۆیە ئێمە میوانداری بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمانمان کردووە سەرۆکی گشتی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستانە و لێرە لەگەڵ من دەبێت و چەندین پرسیاری گرنگی بە تایبەت لەسەر پارێزگای سلێمانی و دواتریش بەگشتی لە هەموو هەرێمی کوردستان و لە ڕووی بازرگانیەوە لێ دەکەم. شێخ بەخێر هاتیەم کاتت باش. زۆر سپاس. پێش هەموو شتێ پێم بڵێ پێشانگاکە چۆنە بەلاتانەوە لە ئاست چاوەڕوانیەوەیە؟ بەڕاستی لەم کات و زروفەی ئێستادا کە بینین بەم شێوەیە بازاڕی هەرێمی کوردستان لە چەند ڕوویەکەوە ئێستا بینین لاوازی بەخۆیەوە بینێ، بەڵام بەهۆی ئەم پێشەنگایانەوە ئومێد دەکەین کەوا بتواندرێت زیاتر گروتین بدرێتە بازاڕەکان و هەوڵ بدرێ بە شێوەیەکی بەرفراوان کاری بازرگانی ئینشاءالله هەم لە هەرێمی کوردستان و شاری سلێمانی و لە هەموو شارەکان ئینشاءالله بەرەو پێشەوە بڕوا. ئەم پێشەنگایە بینین بەڵەوکو باست کردکەوە چەندین وەبەرهێنەر و بازرگانی باش بەشداریان کردووە و لەم کاتەدا ئێمە بە پێویست زانین و بە شتێکی گرنگی زانین ئەم پێشەنگانە لە هەرێمی کوردستان بکرێتەوە. باشە. هاتنی وەبەرهێنان یا وەبەرهێنەرانی بیانی و بازرگانان چەندین کارگە من لێرە بینیم کە لێرە بەرهەمەکانیان نمایش کردووە. چ کاریگەریەکێ بێت لەسەر بوژانەوەی ئابووری بازرگانی بە تایبەت لە ئێستا لە سلێمانیە کە هەندێک جارەزانرێ سستیەکە بینرێ لە ناو بازاڕەکان، ئەمە چ کاریگەریەکێ بێت لەسەر؟ بەڕاستی بوونی ئەم پێشەنگایە و بوونی ئەو کۆمپانیانەی کە لە وڵاتانەوە هاتوون و بوونی ئەو کاڵایانەی کەوا نمایش کراوە، ئەمانە هەمووی دەورێکی کاریگەری باشیە بێ بۆی کەوا بتواندرێت زیاتر ئاڵوگۆڕی بازرگانی لە هەرێمی کوردستان بکرێت و لەو شوێنانی کەوا ئەم پێشەنگایە ناکرێ بە زیاتر بتواندرێت گروتینێکی باش بدرێ بەوەی کەوا بواری هاوردە و هەناردە زیاتر بەرەو پێشەوە بڕوە. بەڵێ ئێمە لێرە بینین چەندین کۆمپانیای باش بەشداریان کردووە و کاڵای باش لێرە نمایش کراوە، ئەمانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کەوا زیاتر بتواندرێ بازاڕەکانی هەرێمی کوردستان بەهۆی ئەم پێشەنگایانەوە بە شێوەیەکی بەرفراوان کاری بۆ بکرێ و ئەوەی گرنگیشە ئەوەیە کەوا ئەم کۆمپانیانە لەگەڵ کۆمپانیەکانی خۆمان بەڕاستی بتوانن هەم ئاهەنگی دروستکەن و بتوانن لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە زیاتر کار بکەن، بتوانن کاڵەکانی خۆیان بێنن لە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی خۆمان زیاتر بە هەم ئاهەنگی ئیشەکان ئەنجام بدەن. باشە، ئەم هەماهەنگیە بە چی دروست دەکرێت بۆی کە بازرگانێکی بیانی بێنیتە پارێزگای سلێمانیەوە پارەکانی بکاتەوە بەرهێنانەوە یاخود کاری پێ بکات یان کارگەیەک دامەزرێنێت؟ ئەم هەماهەنگیە چۆنە بێ؟ ئێوە چیان بۆکەن؟ ئەم هەماهەنگیە بەوەیەکەوە ئێمە بەخۆشحاڵیەوە کەوا هاتوون لە نزیکەوە لەگەڵیانە دانیشین و باسی ویان بۆکەین لە هەرێمی کوردستان زیاتر ئەتواندرێت کاری لەسەر بکرێ بۆ بەرهێنان و لە هەرێمی کوردستان مەجالێکی فراوانی تایەکەوە بتواندرێت لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پیشەسازی، لە ڕووی کشتتوکاڵی، لە ڕوویەکانی تری بازرگانیەوە ئەتواندرێت کاری بۆ بکرێ. ئەو ڕوونکردنەوەوانە هەمووی ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو زیاتر مزداخیە دەوەدا بۆ کارەکەی کە بتوانێت کاری لەسەر بکرێ. چونکە بەڕاستی ئێمە کە تێبینیەکەین هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی بەکاربەرە نەک هەرێمێکی بەرهەمهێنەر
بۆیە پێویستە لەسەر ئێمە و لەسەر هەموو لایەنە ئابوووریەکان و حکوومەت هەرێمی کوردستان بەگشتی کەوا بتواندرێهانی ئەو کۆمپانیا بیانیانە و خاوەن کارخانەکانی وڵاتانی دەرەوە بدرێ لە هەرێمی کوردستان بتوانن هاوشێوەی کارخانەکانی خۆیان دروست بکەن. ئەمانە هەمووی پێویستە کە کاری لەسەر بکرێ و بتواندرێ بە شێوەیەکی بەرفراوان هەم ئاهەنگی دروست ببێ، ئەمە هەنگێش بەهۆ دروستە بێتەوە بتواندرێ مەجالێکی باشیان بدرێتێ لە هەموو ڕوویەکەوە ئاسانکاریان بۆ بکرێ بۆی کەوا بتواندرێ زیاتر بێن دڵیان بە کارەکە خۆش بێ و بتوانن هاوشێوەی کارخانەکانی خۆیان لەگەڵ ئەو خاوەنکارانەی ئێمەش بتوان بە هەم ئاهەنگی بە یەکەوە کارخانەدا بمەزرێنن و لە هەموو ڕوویەکەوە بتواندرێت کاریان بۆ بکرێ و بە شێوەیەکی بەرفراوان بەڕاستی ئەم کارخانانە ئەتوانن کارەکانی خۆیان بە ئەنجام بگێن. باشە، هەوڵی ئەوەتان ناوە کە کارخانێکی زۆر بخرێتە گەڕ. چەند وڵات کێنەوانەی کە هاتوونیانەوەی کارخانەکانیان لێرە بخەنەگەڕ؟ ئێمە ئەو پێشەنگا و کۆنگرە بازرگانانی وڵاتانی دەرەوە بەگشتی بە تایبەتی وڵاتی جمهوری ئیسلامی ئێران و وڵاتی تورکیا کە دوو وڵاتن دراوسەی ئێمن و زیاتر ئەوانە توانن لەگەڵ هەرێمی کوردستاندا هەم ئاهەنگی دروستکەن و کار بکەن. بۆیە ئێمە ئەبینین کە ئەم دوو وڵاتە وڵاتێکی زۆر سەرکەوتون لە کاری پیشەسازیدا و لە کواری کارخانەییدا. بۆیە ئێمە ئەم دوانە زیاتر هانیانەیەن کە بێن لە هەرێمی کوردستان بیکەن و ئەوانی شاتون لە نزیکەوە لەگەڵ خاوەنکارانی ئێمە کاریان کردووە و لەگەڵ پێشەوە لەگەڵیان بە ئامانگی دەستڕێم پێ کردووە و گرێبەستیان بتوانین واژوو بکەن بۆ ئەوی کەوا بتوان بە سەرکەوتوی کارەکان بە ئەنجام بگەێنن. بەڕاستی وڵاتی تورکیا وڵاتی جمهوری ئیسلامی ئێران لە ڕووی پیشەسازیەوە کە ئێمە باسمان کرد وڵاتێکی پێشکەوتون و ئەتوانن هەموو جۆرە کاڵایەک دروست بکەن. بۆیە ئێمە زۆر قرس نییە لامان ئەوەی کەوا وڵاتێکی زۆر دوور بێ بڵێ نەتوانێت بێتە ئێرە، ئەوان بە ئاسانی ئەتوانن بێن هەرێمی کوردستان و بە ئاسانی ئەتوانن لێرە لە هەموو کارەکان تێبگەن بزانن تا چەند ئەوانە توانن کارەکانی خۆیان بە ئەنجام بدەن. باشە، کارەکانیان زیاتر لە چ بوارێکە یاخود کارخانەکانیان بۆ چ بوارێک زیاتر گونجاوە لە هەرێمی کوردستان؟ ئێمە بەداخەوە کە من وتم ئێمە بە کاربەرین، ئێمە نەهاتوین بشانین مەسەڵەن بتوانین کارخانەی زۆرترین کارخانەدا مەزرێنین و بتوانین کاری لەسەر بکەین کەوا ئەو کارخانانە بەرهەمیان ئێستا هەبێ. ئێمە ئەگەر بۆ ڕوون بکەمەوە ئەو کێشەتی هاوردەم نەمکەن کوردستان هەم لە سەرتاوە بە سێ قۆناغ ویستومانە کارەکانمان بە ئەنجام بگەێنن و هەرێمی کوردستانی پێویست بوو بە سێ قۆناغدا تێپەڕێ. ئەوەیە کە بەڕاستی قۆناغی یەکەم ئەوەیەکەوە هاوردەکردنی کاڵای کوالیتی بەرز، هاوردەکردنی هەموو کاڵایەک بۆ بازارەکان هەرێمی کوردستان بۆی زیاتر هەرێمی کوردستان دەوڵەمەند بێ بە کاڵای دەرەکی. لە قۆناغی دووەمدا ئێمە کێسە کاری لەسەر دەکەین، هاندانی وەبرهێنەرە بیانیەکان و خاوەن کارخانەکانە بێن هاوشێوەی کارخانەکانی خۆیان دابمەزرێنن بۆ ئەوەی کەوا بتواندرێت لە نزیکەوە بتوان کار بکەن و لەگەڵ کۆمپانیەکانی ئێمەیە زیاتر بە شێوەیەکی بەرفراوان کارخانەکانیان دابمەزرێن. قۆناغی دووەم بەڕاستی کە ئێمە باسمان کرد هاوردەکەی دامەزانی کارخانەیە ئەمە زۆر گرنگە چونکە قۆناغی سێم دێتە پێشەوە. قۆناغی سێمەوەی کە بەرهەمی باشمان بوو و بەرهەمێکی زۆرمان بوو تەختەی واتە هەموو هەرێمی کوردستانی کرد ئەو کاتە ئێمە لە قۆناغی سێما سەرکەوتووە بین کە بتوانین لە قۆناغی دووەم باسیێواکەن کە چۆن بێن کارخانەکانیاندا بمەزرێنن. ئەو ئاستەنگانە چین کا بێ نەبێت لە بەردەم بازرگانێک و بەرهێنێک خاوەن سەرمایەیە کە لێرە نێتە بەردەمی بۆی کە بتوانێت کارەکانی بکات. ئەگەر ئێمە تێبینی بکەین قۆناغی دووەم قورسە، یعنی هاتنی کۆمپانیا بیانیەکان و دامەزانکی کارخانە و متمانە پێدانیان بەوەی کەوا ئایا لە کارەکانیان تا چەند ڕاو ئەتوانن سەرکەوتوو بن. چونکە ئەگەرمانەوێ نەوانەوێ ئێمە هەموو خاوەن کارخانەیەک یاخۆن خاوەن کارێک کە ئێوە کار بکاتەوێ بۆ سوودی خۆی کار بکات، ئەبێ سوودمەند بێ لە مادی بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ. بۆیە ئێمە بەڕاستی بەهۆی هەندێ گرفت و نەبوونی مەسەڵەن هەندێ پێشکەشیکردنی ئەو ئاسانکاریانە ئەوەیەکەوە تەخیر بووە لە قۆناغی دووەمە ئێمە وەستاوین. چونکە ئێمە لە چەند ڕوویەکەوە گەر تێبینی بکەین دامەزاننی کارخانە پێویستی بە چەند ئاسانکاریەکە بۆیان و چەند شتێک کە پێشکەش کرێ بۆی بتوانن ئەوان سەرکەوتوو بن. یەکێ لەوانی کەوا بتوانێت بە شێوەیەکی بەرفراوان کە کار بکەن ئەبێ ئاسانکاری بکرێت لە زۆر لابردنی ڕۆتینیات لابردنی ڕۆتینیات ئەبێ بکرێ. ئێمە ئەگەر تێبینی بکەین هەندێک جار ڕۆتینیات دروست بووە، هەندێک جار دروست ئەبێ، یعنی بەڕاستی کابرا کە خاوەن کارخانەیەک دانێ هەتا موافقەت و مۆڵەتەکە وەرەگرێ زۆر بێتاقەت دەبێ، یعنی 50 دائیرە کا بەملا بەولا هەتاکو، یعنی ئەمە زۆر پێویست ناکە.
ئەموو ئەبوو یەک پەنجەرە هەبوایە بتواندرێ هەموو کارەکانی خۆی جێبەجێ بکردایە بەڵام بەداخەوە ئەوە نییە ئێستا ئەگەر یەکێگەیەوی کارخانە دامەزرێنێ لەگەڵ لە چەند ڕوویەکەوە ئەو ئەچێ هەوڵ ئەدا لە هەموو لایەکەوە مەسەنەن وتم 50 دائیرە ئەدۆزێت پێیوەستەکەوە بتوانێت ڕزامەندی بۆ دەربڕێ لە دووسێ دائیرەیان ئەگەر هاتو گرگرفتی بە دروستکەن بێتاقەت دەبێ بۆیە ڕووی مۆڵەتەوە ئەگەر هاتو زۆر ئەو کەسە یعنی بەڕاستی نەفەس درێژ نەبێ لەوانەیە لە بیدایەتەوە لە کارخانە بێتاقەت بێ بۆیە ئەمە لە ڕووی ڕۆتینیاتەوە ئێمە ئەبێ بتوانین ئاسانکاریان بۆ بکەین و ڕۆتینیات لابەرین لە ڕووی ئەوەی کەوا بتوانرێ بە شێوەیەکی بەرفراوان ئەو کارانە جێبەجێ بدێ ئەتوانین لە ڕووی پێداویستی خەدەماتی پێشکەشکرێ چونکە ئەگەر هاتو خەدەماتی پێشکەش نەکرێ لەوانەیە ئەو نەتوانێت بەو شێوەیە سەرکەوتوو بێ لە ڕووی کارەباوە ئەگەر ئێمە تێبینی بکەین وحدەی کارەبا زۆر گرانە یعنی بۆ کارخانە بۆ بازرگانی وحدەیەک بە 156 بە 157 دینارە یعنی ئەمە شتێکە لەسەری قورس ئەوەستەیە ئەمە وای کردووە کارگەدا بخرێت لێرە چەند کارگە داخراوە ئەمە وای کردو کە کارخانە زۆر نەکرێتەوە وای کردو کە کارخانەش بەڕاستی بوەستەیە زۆر لە کارخانەکانی ئاسن وەستاوە زۆر لە کارخانەی ترکەوە هەیە وەستاوە نەیتوانی وە بەردەوام بێ بۆیە ئێمە بەڕاستی بۆ حکوومەت یاریمی کوردستان بە پێویستیە زانین کە بتواندرێ لە چەند ڕوویەکەوە ئەو گیر و گرفتانی کە دێتە پێشەوە بۆ کارخانەکان بە جددی بیری لێ بکرێتەوە و لەگەڵیان دانیشتن بکرێ و بتوانێت ئاسانکاریان بۆ بکرێت چونکە قۆناغی دووەم ئەگەر جێبەجێ بێ قۆناغی سێم زۆر ئاسانە ئەویش قۆناغی سێم ئەوەیە هەناردەکردنی ئەو کاڵایانی کە بەرهەمی ئەهێنێت بە بازارکردنی ئێستا چیتان کردووە بۆ بازارکردنی ئەو بەرهەمانەی کە هەیە وەکوێتی هاوردن ئەنکارن کوردستان بە بازارکردنیان بۆ ئاسان بکەین لە وڵاتانی تر چونکە بۆ بە بازارکردن پێویستێتی هەم حکوومەت هەم ڕێکخراو ئابوووریەکان بتوانن بەوانی کەون خاوەن کارخانن بتوان ئاسانکاریان بۆ بکرێ بە بازارکردنیان بۆ بکرێ چونکە بە بازارکردن یەکێکە لەوانەی کەوە یعنی خاڵێکی سەرەکیە کە ئەوان بتوانن بە شێوەیەکی بەرفراوان کاڵەکانیان ساخ بکەنەوە بۆیە ئێمە دڵنیاین لە بەرهەمی خۆماڵی ناو هەرێمی کوردستان کە بەرهەمێکە کوالیتی بەرزە ئۆرگانیکە پێویستی بەڕاستی هەندێک شت نییە کەوا بکرێ بۆیە ئەو گۆرگانیکە وای کردووە سەرنجی خەڵکی وڵاتانی دەروی ڕاکێشاوە کە ئەمە بەرهەمێکی ڕێک و پێک و کوالیتی بەرز و بەرهەمێکی ستانداردە بەڕێز شێخ مستەفا ئەم ساڵ بینیمان پار ڕێژێکی باش لە هەنار نێردرایە دەرەوە ئەمە بە بازارکردنێکی باشی بۆ کرا ئەم ساڵیش پەتاتە زۆرە لە بێجگە لە یاخود بڵێ ناوچەکانی دووهۆک و دەوروبەری لێرەش لە دەشتی شارەزوو یاخود لە شوێنەکانی دیکەش پەتاتێکی باش کراوە بەرهەمێکی باش هەیە چی کراوە بۆی کە بەرهەمی خۆماڵی جگەل لە پەتاتە هەنار چەندی دیکە ئامادەیە کە ئێوە توانی بێتان ئامادەیکەن بۆی کە هەناردەی بکەن هەرێمی کوردستان لە کەرتی کوشتتوکاڵیە بەهۆی ئەوەی کەەوە خاکێکی زۆر بە پیت و بەرەکەتی هەیە سەرکەوتووە و مەجالێکی باشی تایە کە بتوانندرێت کاری کشتتوکاڵی تێدا بکرێت چونکە بەڕاستی ئێمە خاکێکی خۆ زۆر بە پیت و بەرەکەتمان هەیە و مەجالێکی تایەکەوە لە ڕووی ئاوەوە و لە ڕووی خاکەوە ئێمە ئەتوانین سەرکەوتوو بین لە کشتتوکاڵدا بۆیە ساڵانە ئەگەر هاتو بتواندرێ سیستەمێکی باشی بۆ دابدرێ ئێمە لە زۆر کاڵادا ئەتوانین ئێمە بەرهەمێکی زۆرمان ببێ و جوتیارەکان توانیویانەکەوە لە ڕووی کشتتوکاڵەوە بە شێوەیەکی بەرفراوان هەر لە کۆنەوە هەتا ئێستا لەو کاڵانەی لەو بەرهەمانەی خۆیان زیاتر بتوانن بەرهەم بهێنن بۆیە ئێمە ئەبینین لە ڕووی پەتاتەوە ئێمە هەم ساڵی پار هەم ساڵانی پێشووتر لە ڕێک وەزارەتی کشتتوکاڵەوە تواندرا بوو کە بڕێکی زۆر لە پەتاتە بنێرێتە دەرەوە بە تایبەتی بۆ وڵاتی ئیمارات و سعودیە و لە ڕووی هەنارەوە کاتێکە پێگا لەبەر ئەوەی کەوا ئێمە وەکو باسمان کرد خاکێکی زۆر بە پیت و بەرەکەتمان هەیە هەنارێکی ئۆرگانیکی زۆر باشمان هەیە سەرنجڕاکێشە و تواندرێ خەڵکانی دەرەوە زیاتر چاوبخەنە سەر هەناری هەرێمی کوردستان بۆیە ساڵی پار هەم بە هاوکاری حکوومەت یاریمی کوردستان لەژێر چاودێری سەرۆکی حکوومەت تواندرا 1000 تەن هەناردەی وڵاتانی دەرەو کرێ بە تایبەتی بۆ بەریتانیا بەڕاستی ئەمە جێی دڵخۆشکەرەیە ئێمە ئەم ساڵ زۆر لە جوتیار و لە بەڕاستی ئەو
کۆمپانیا کشتتوکاڵیانە کە پەیوەندیان پێوە کردوین ئەڵێ ئێمە بەڵێ هەنارمان هەیە و ئەتوانین ئێمە هەنارێکی باش دابین بکەین ئەم ساڵیش بۆ دەرەوە بەو شێوەیە هەم پەتاتەش ئەم ساڵیشەم گرێبەس کراوەکەوە الحەمدوللا نێردراوەتە دەرەوە و ئێمە ئەگەر هاتو تێبینی بکەین ئێمە لە ڕووی ترێوە لە هدهۆک و سلەیمانی ترێکی باشمانەیە بیکەین بە مێوش ئەو کاتە لە ڕێگەی بتوانین بە مێوش واتە بنێرینە دەرەوە بۆ ئەوەی کەوا بتواندرێ چونکە وشکە تێک ناچێ ئەتواندرێ بە شێوەیەکی بەرفراوان مێوژێکی باش دروست بکرێ و بۆ وڵاتان زیاتر ئەوان ئەتوانن سوودی لێ ببینین بۆ شەربەت وە زۆر شت ئەتواندرێت کەڵکی ئێوە چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ بە تایبەت لە کاتی هەندێک بەروبوومە کە وەرزیەتی ڕێگری لێ بکرێ یاخود بتوانن ئەوەی ناوخۆ ساغ بکرێتەوە بتوانن ڕێگری لێ بکەن لە هاوردەکردنی چی یەکەن بۆ مەبەستە چیتان کردووە ئێستا چی بەرهەمێک ینی ڕێگریتان لێ کردووە کە نەهێنرێتە هەرێمی کوردستانەوە بۆی ئەو بەرهەمەی کە جوتیار هەیەی و بەرهەم ئۆرگانی باسیەکەی لێرە ساخ بێتەوە من زۆر پێم خۆشە لێرەوە سوپاسی وەزیری کشتتوکاڵ بکەم کە بەڕاستی لەسەر خەتا و بە شێوەیەکی بەرفراوان هەموو جارێ بە ئێمەی وتووە بە خودی خۆمی وتووە شێخ مستەفا ئەگەر هاتوو بەرهەمێکمان هەبێ بینێرینە دەرەوە ئێمە هامادەین هەر مۆڵەتەکەی زۆر بە پەلە بدەینێ بۆی بتواندرێ ئەو بەرهەمە بڕواتە دەرەوە ئێمە زۆر سوپاسی وەزیرەکەین و زۆر سوپاسی وەزارەتی کشتتوکاڵەکەین کە لە ساڵانی ڕابردووشتوانیوانەکەەوە دەورێکی ببێ ئێمە وەکو یەکێتی هاوردنان کوردستان لەگەڵ وەزارەتی بازرگانی وەزارەتی کشتتوکاڵ و زۆر لە وەزارەتە پەیوەنددارەکانی کە پەیوەندیان بە ئێمە هەیە پەیوەندی بەرچی پەیوەندێکی باشمان هەیە و ئێمە لەگەڵ ئەو کۆمپانیا کشتتوکاڵیانە و کۆمپانیا پیشەسازیەکان ئەوانە هەمووی لەگەڵیانە لەسەر خەتین بەڕاستی ئێمە توانیمانە بەهۆی ئەوەی کەوا ئەو ئاسانکاریە کرێ بۆ دەرەوە ئێمە ئەو کەسانێکەوە ئەیانەوێ کاڵا بنێرنە دەرەوە بانگیان بکەین و بڵین کاکە ئەتواندرێ ئەو کاڵایانی ئێوە کەم یان زۆر ئەتوانن بنێرینە دەرەوە بە شێوەیەکی بەرفراوان بۆیە ئەگەر هاتو ئێمە باسی ئەوە بکەین لە ئێستادا ئامادە باشی کراوە بۆ میوە هات بەم شێوەیە بۆیە ئەگەر هاتو بتوانین ئینشاءالله بە شێوەیەکی بەرفراوان ئەم ساڵ کاری لەسەر بکرێ بە ئومێدین بتوانین لە ساڵانی پار و پێرار ئەو بەرهەمانە زیاتر بنێرێتە دەرەوە ئەرکی ئێوەیە کە پەیوەندیەکانتان زۆر تۆکمەتر بکەن بە تایبەت لەگەڵ وڵاتانی عەربی چونکە ئەمازین بەرهەمەکانی ئێمە کە یەکەم جار ڕۆژ وڵاتانی کەندا و وڵاتانی ئیمارات توانیان سوودی لێ ببینن ئەمە یەکەم جارە پێم وابێت لەم پێشانگایە کە وڵاتی ئیمارات بەشدار و هاتۆتە سلێمانی چیەکەنم پەیوەندیە فراوانکەن ئێمە لەگەڵ ئیماراتە پەیوەندێکی باشی کۆنمان هەیە لە 2010 تا وەکو یەکێتی هاوردە و هەندستان لە قەریە عالەمی کەوا زانکۆی نێودەوڵەتی نووسراوە قەریە عالەمیە کە ئەکرایەوە ساڵانە هەموو وڵاتێک بەشداری لەو پێشەنگا قەریە عالەمیە کردکەوە بەرهەمی خۆماڵی خۆیان وڵاتی عێراقیش جەناحێکی گرتە بوو ئێمە ژۆکو یەکێتی هاوردە کوردستان لەگەڵ ئەو ڕێخەری پێشنگاکە واتە ئەوەی کەوا عێراق جەناحی عێراقا تەنسیقێکمان کرد و کە بەشی هەرێمی کوردستانمان بۆ دابین کا لە بەشێکدا بۆی دابین کردین و ئێمەش بەشداریمان کرد هەر لە وڵاتی ئیمارات لەوێ ئێمە هەنار و مێوژ و گوێز و باسوق و سوزوق و ئەوانەی کەوا کوردەواریە ئێمە هەمانە کەم زۆر بۆ نمایشکردنی کاڵای بۆ نمایشکردنی بەرهەمەکانی هەرێمی کوردستان لەوێداماننا بەڕاستی زۆر جێی سەرنجڕاکێش بوو کە ئەیان خوارد تاموچێژێکی تایبەتی خۆی هەبوو ئێمە زۆر لەوێ هەر بۆ نمایش ئەماندا بۆ شوێنە سەرەکیانە وەکو مەسەلەن برج العرب وەکو ئەو ئوتێلە ڕاقیەکانی گەورەوانی کە لەوێ هەن و زیاتر سەرنجی خەڵکیان ڕاکێشا ئەو بەرهەمانەمان لەو شوێنانە داوای ئەو کاتە داوای کەمەیەکی زۆریان کرد بەڵام بەداخەوە نەبوو بۆیان بنێرین بۆ ئەوەی کەوا ئەو تاجرە بتوانێت لەوێ چونکە بیفرۆشێ ئەو وانە هاتن بە ئێمە وتیان ئێمە کاڵای ئێوە زوو دێن ئێمە لەتانەکڕین یعنی ئەوە یەکێکە لەوەی کەوا توانیمان بە بازارکردن بکەین ئەگەر بەرهەممان هەبێ لە زۆر ڕوو ئەتوانین ئێمە بازارکردن دروست بکەین ئێمە بەڕاستی ئەوەشمان پێ باشە ینی کە بەرهەمی خۆماڵی خۆمان دروستە بێ نهێڵین بەرهەمی دەرەکی بێت لەبەر ئەوەی کە هەم وەزارەتی کشتتوکاڵی ڕەچاوی ئەو خاڵەی کردووە ئەگەر هاتوو بەرهەمێک لای خۆمان هەبێ بتوانین بەرهەمەکەی خۆمان زیاتر گرنگی پێ بدەین لایەنی ئیداری و حکومی نیەوە کەوێتە سەرشانی هاوڵاتی کە پێویستەکە بەرهەمێکی ناوخۆ لە بەرچاو بگرێتە ئەوەی بگاتە بەرهەمێکی دەرەکی وڵاو سەرەتا ئەبێ حکوومەت بەزانسی ڕەچاوی ئەوە بکە کە نێڵە ئەو کاڵایە بێت هەرێمی کوردستان پاشان ئەنج هاوڵاتیان تێبینی ئەکەن ئەگەر هاتوو کاڵای خۆمان زیاتر
بتواندرێ هەم نرخی گونجاوە هەم تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە ڕووبکەنە بەرهەمی خۆماڵی خۆمان داواکاری بەرهەمی خۆماڵی خۆمان بکەن بۆی بتوانن زووتیارەکان زیاتر ساڵ بە ساڵ زیاتر گرنگی بدەن بە بەرهەمی خۆماڵی خۆمان. بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی گشتی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە بەو هیواین کە ئەمانەی باستان کرد هەمووی لە ئایندەدا ڕەنگ بداتەوە و بژانەوەیەکی باشتر لە ئابووری هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە پارێزگای سلێمانی ببینین. سوپاس بۆ ئێوە. ئێمە زۆر سپاسی تەلەڤیزیۆن 24کەین کە بەڕاستی سپۆنسەری کردووە و بە گروتینەوە هاتووە ئەم پێشەنگایی بە شێوەیەکی بەرفراوان بەسەر کردوێتەوە و ئێمە دەستخۆشیتان لێکەین و سەرکەوتوو بن ئینشاڵڵا. زۆر سوپاس بۆ ئێوەش.